لەسەر ئەم باسە دەوەستین پرۆفیسۆر دکتۆر کاوە شێروانی مامۆستای زانکۆ لەگەڵمان دەبێت دەمانوێت شتی زیاتر لە دکتۆر کاوە گوێ لێبین شتی زیاتر لێ فێربین کا دکتۆر زۆر بەخێر بین لەگەڵمانی گوێ لە جەنابەت دەگرین دەمانوێت بزانین هۆکارەکان چین چۆن بتوانین زمانی زیاتر فێربین و چۆن بتوان ئەم هاوسەنجیە بپارێزین سەرەتا لەوە دەست پێ بکەین چۆن هاوسەنجی لە نێوان زمانی دایک و لە نێوان زمانی دووەم بپارێزین. بەڵێ خۆی زمان جگەلەوەی کە هۆکارێکی پەیوەندیکردنە ناسنامەیەکی تاکە کەسی و گروپیشە ڕاستی پاراستنی زمانی دایک زەروریە بۆ هەموو نەتەوە و بۆ هەموو کەسێک و تاکێکیش لەبەرەوە فێربوونی زمان ڕاستە دەرگای زۆر دەرگال لێ دەکاتەوە فێربوونی زمان سوودی زۆرە وەکو لە بەرنامەکە لە پێشتر باستان کرد بەڵام لە کاتێکی تردا لە هەمان کاتدا لەسەر حسابی زمانی دایک نەبێ پاراستنی ئەو هاوسەنجە لە نێوان زمانی دایک و زمانەکانی تر کە فێر دەبی پێویستی بە بەرنامە هەیە بە تایبەتی بۆچی گرنگە بۆچی گرنگە ینی زمانی دووەم فێر وەکو باسم کرد ناسنامەی کەلتوری و نەتەوەییە هەموو کەسێک حەز دەکات ناسنامەیەکی تایبەتی هەبێ کەلتوری و نەتەوەیی لە دەستی نەدا فێربوونی زیاتر زمان وا دەکە کە ئەو ناسنامەیە کاڵتر بێتەوە کاڵتر بێتەوە ینی دراسات کراوە لەسەر ئەوانەی کە زۆر زمان دەزانن زۆر گرنگی بە ناسنامەی کەلتوری و نەتەوەیی خۆیان نادەن چونکە دەبدە کەسێکی ئینتەرناشناڵ لە ڕووی سایکۆلۆژی و هەروەها لە ڕووی کۆمەڵایەتیەوە زۆر گرنگی بە ناسنامەی خۆیان کەلتوری و نەتەوەیی خۆیان نادەن بە تایبەتی ئێمە کە باسی منداڵ دەکەین لەبەرەوەی منداڵ لە تەمەنێکە ناتوانێت بڕیار بدە بڕیارەکە دایک و باوکی بۆی دەدەن بۆ نمونە هیچ منداڵێک ناڵێ من خۆم بڕیارمدا 2 زمان فێر بم یان 3 زمان فێرم ئەوە دایک و باوکیانەکە ئەو ڕێڕەوەی بۆ دیاری دەکەن ئایا چەند زمانی تر فێر بێ تا تەمەنێک دەگاتە تەمەنێک لەبەرەوە لەوێوە دەبێت زۆر بە هەستیاریەوە مامەلە لەگەڵ منداڵان بکەی لەبەرەوەی تۆ بڕیار بۆ کەسێکی تر دەدەی بەڵام کە گەورە بووی ئەوە دەگەڕێتەوە سەرە خۆت بڕیارەکە بۆ خۆتە حەزت لێە چەند زمان فێربی چۆن فێربی کاریگەری لەسەر ئەوە ناوێت کەسیش تر بڕیارت بۆ باشە دکتۆر زۆر بمان حەزەکەین مادەم وابێ حەزەکەی مناڵەکەمان لە کولتوری خۆمان هیچ ئەو کولتوری خۆمان بپارێزێ کولتوری تری شارەزا بێت چۆن ئەڵێت قسێکی کوردەواریمان هەیەڵێ هەربا بزانێ باشە بۆ ڕۆژی خۆی و بەکەڵکی دێت کەمێک لەمە پێشش باسیەوەمان کرد لە ڕووی باری دارایی و تەنانەت لە ڕووی ئابووریشەوە بەکارهێنێت کەواتە لەکەیەوە دەست بکەین بۆی کەمە پلاندا بنین ئەم منداڵەمان فێری زمان ببێت لە چ تەمەنێکەوە ئەتوانێ فێری زمان ببێت و باشترە بووی بەڵێ ئێمە دەبێت دوو شت لێک جیاکەینەوە یەکەمیانەوەیە کە لە چ تەمەنێک تەبعاً تا تەمەنەکە بچووکتر بێ باشتر فێر دەبێت بەڵام لە چ تەمەنێک باشە بۆ تەندروستی مناڵەکە ئەوەیان جیاوازە دراسات وا دەڵێت لە پاش تەمەنی 10 ساڵی باشترە لەبەر دوو هۆکار یەکەمیانەوەیە کە لە ڕووی ماندیبوونی نەفسیەوە سایکۆلۆژیەوە منداڵ پێویستی بە سرحاتە سیستەمی خوێندنی وڵاتان بۆ نمونە ئەگەر باسی سیستەمی خوێندنی فنلەندا بکەی بوار بە مناڵ دەدا کەم ڕوبەڕووی دەرسووانە و ئەوانە بێتەوە بوار بە مناڵ دەدا یاری بکە بوار بە مناڵ دەدا کاتی هەبێ بۆەوەی لە ڕووی سایکۆلۆژیەوە جوان گەشە بکە بەڵام ئێمە گەربەی ناساری بکەین فێرە زمان بێت لەوەیە لایەنی منداڵی خۆی لە دەست دەدا یاریکردن و ژیانی منداڵی خۆی لە دەست دەدا ئەوەیان کاریگەری سایکۆلۆژی لەسەری دەبێت ڕاستە مێشتی ئەکتیڤ دەبێت زیرەکتر دەبێت لە مستەقبەل بەڵام لە لایەشتر ئێمە غەدری لێ دەکەین لەوەی کە مناڵیەکەی لێ دەستینەوە مەشغولی دەکەین باشە دکتۆر لێرە با من پرسیارێ بکەم کە ئەم ڕۆژانە زۆر بەمان بینیمان کە لە دوێنێەوە لە میدیاکان ئەوە بڵاو کراوە کچێک بە ناوی مینا ئەکە لەگەڵ داکوباوکی بەرەو بلاڕوس کەوتونەتەڕێ ئەو منداڵە ماوەی 6 مانگە کە لە خانەوادەکەی کە خۆی کە کوردن دابڕاوە بەم ماوەی 6 مانگە زمانی کوردی لە بیرچۆتەوە ئایا بیرچوونەوەی زمانیش هەر بۆ منداڵ بۆیە پێویست بەوە هەرەمەوە پرسیارە بکەم بۆی هەیە منداڵ زمانی لە بیر بچێت یامە حاڵەتێکە من مەبەستمەوەکو نمونەیەک هێناومەتەوە چونکە ئێمە خەڵکانێکمان هەیە ئەچنە دەرەوەی وڵات بۆ کاری تایبەتی خۆیان بۆ خوێندن منداڵەکان ئەبن ئایا مەترسیەوە هەیە زمانی دایک لە بیر بچێتەوە بڵێ مناڵ لە تەمەنێکی زوودا مەترسیەوەی لەسەرەکە ئەگەر ڕوبەڕووی زمانیشتر لە جەوێکی ناو زمانیشتر بژی زمانی دایکی لە بیر بچێتەوە بەڵام کە گەورە بوو ئەو مەترسیەی لەسەر نامێنێت بۆیە باشترین تەمەن بە پێی دراسا لە نێوان تەمەنی 10 ساڵی تا 18 ساڵی بۆ فێربوونی زمان زۆر ئەکتیڤترە مانایەوە نییە کە لە تەمەنەکانی تر فێر نەبی
بەڵام ئەو تەمەنە لە 10 ساڵی تا 18 ساڵی زۆر باشتر فێرە زمانی دووەم و سێم ئەوانە دەبێت. باشە کاکتۆر زۆر کەس هەوڵ دەدا ینی خول دەبینێ لە ڕێگەی ئەفلامەوە لە هەموو شێوازێک تاقی دەکاتەوە بەڵام بە ئاسانی فێر نابێت. گرفتەکانی بەردەم فێربوونی زمانی دووەم چییە؟ سەرەتایانی فێربوونی هەر زمانێک لە گوێگرتنەوە دەست پێ دەکەن چونکە مناڵ کە فێرە زمان دەبێت سەرەتا گوێ دەگرێت قسە ناکە. ئێمە بەڕاستی لە سیستەمی خوێندن و پەروەردە هەروەها لە خول و ڕاهێنان و دەورەکانیشمان بە پێچەوانەوە دەست پێ دەکەین لە قسەکردنەوە و نووسین لە نووسینەوە دەست پێ دەکەین کە نووسین دەبێت لە ئاخیری بێ دەبێت سەرەتا 4 سکڵ هەیە 4 بەهرەی فێربوونی زمان هەیە توانە بەهرە نازەم چی پێ دەڵێن سکڵ. یەکەمیان گوێگرتنە، دووەمیان قسەکردنە، سێمیان نووسینە، چوارەمیان نووسینە بەڕاستی تێگەیشتنیش. ئێمە دێن لە نووسین دەست پێ دەکەین لە مەکتەب و لە دەورەکان کە ئەمە بەڕاستی هەڵەیە دەبێت لە چ دەست پێ بکەین لە گوێگرتنەوە. باشترین ڕێگە بۆ فێربوونی هەر زمانێک گوێگرتنە لە ئێستا بەڕاستی هۆکارەکان زۆرن لەوانە یوتیوب و تەلەڤیزیۆن و سەرسەلی درێژ کە ڕۆژانە دەکرێت سەعاتێک گوێ لێ ڕابگرێت چکە بە تایبەتی زنجیرە دراماکان زۆر گرنگن چکە تۆ تەنها فێرە زمان نابی فێرە کەلتورەکەی ئەو وڵاتەش دەبی لە ناوە ئەو زنجیرە درامایانە تۆ فێر دەبی ئەوانە کەلتورەکەیان چۆنە پەیوەندیای کۆمەڵایەتیان چۆنە چکە زمان تەنها وشە نییە زمان کەلتوریشە لەبەرەوەی کە کەسێک فێرە زمان دەبێت کەلتورەکەش فێر بێ. زۆر زاران دەبینین دەرچوانی زمانەکانی بێگانە لە کوردستان بۆ نمونە ئینگلیزی کە فێرە زمانەکە دەبێت دەچێتە دەرەوە ناتوانێت پەیوەندی بە زمانە ئەو زمانە بەکاربێنێ بۆ پەیوەندی بۆ لەبەرەوەی فێرە کەلتورەکە نەبووە فێرە زمانی ناو کتێب بووە. لەبەرەوە بەڕای من باشترین شت بۆ فێربوونی زمان بە گوێگرتن دەست پێ بکەین. باشە بە گوێگرتن دەست پێکات بەڵام لە لایەکی تریشەوە زۆر جارە بینین ئەو ڕێکلامانی کە ئەکرێت لە پەیجە جیاوازەکان بۆ فێربوونی زمان هەڵە ناونووسی خۆت بکە بە ماوەی 6 مانگ تۆ فێری زمانی فلان ئەبیت. ئایا شتی وا هەیە دروستە فێربوونی زمان ماوەیەکی کورت ئەخایەنێت یاخود فێربوونی زمان پێویستی بە ممارەسەیەکی زۆر هەیە؟ فێربوونی زمان پێویستی بە ممارەسە و کاتێکی زۆر هەیە. ئەو شتانە تەنها ڕێکلامی بازرگانین بەڕاستی نەکەرەوە. من بینیمە کتێب هەیە نووسرایە تعلم اللغة الإنجليزية في 7 أيام مثلا بإنجليزيش هەیە فێری فلان زمان بە لە 7 ڕۆژدا شتیوانە لە ڕووی زانستیەوە شتیوانە زمان پێویستی بە کاتێکی زۆر هەیە پێویستی بەوەی هەیە لەگەڵی بژی ماوەیەکی زۆر بە جینێلی بەردەوامبی لەگەڵی بە هەموو شێوازەکان بیخوێنی بە گوێگرتن بە قسەکردن بە نووسین خۆر فێر بکەی ئینجا دەتوانانی هیچ کارێک وەکو هەموو کارەکانی تر وەکو هەموو میهنە و پیشەکانی تر زمانی شتێکە کە بە ئاسانی بەدەست نایە دەبێت خۆتمان دی بکەی بەڕاست. باشە خەڵکێک زۆر هەوڵدەدا منداڵەکەی فێری زمانی دیکە بکە ئەگەرچی هەمومان دەزانین سوودی زۆرە بەڵام لە هەمان کاتدا ڕەنگە زیانیشی هەبێت. ئەنی بۆ نمونە زمانی ئەسلی خۆی زمانی دایکی زمانی شیری خۆی بیر دەچێتەوە. یعنی ئێمە دەمانەوێت لەلایەک فەرهەنگ و کولتوری خۆمان بپارێزین لەلایەکی دیکە دەمانەوێت فەرهەنگ و کولتوری دیکە تێکەڵ بکەین و زیاتر لێو فێربین. چۆن ئەمە چارەسەر دەبێت؟ باسیەوەمان کرد گوتمان زوو فێربوونی زمان لە تەمەنێکی زوودا کاریگەری نێگەتیڤانەشی هەیە ڕاستە مێشک چالاک دەکات و کەسێکی زیرەکی لە دەرسێ. خاڵی یەکەممان باس کرد کە لە ڕووی سایکۆلۆژی و مناڵماندی دەکات بەڵام خاڵی دووەمەوەیە کە کاریگەری لەسەر زمانی دایک دەبێت. لەبەرەوەی مناڵ پێویستی بە ماوەیەک هەیە بۆ ئەوەی کۆنتترۆلی زمانی دایک بکات. تۆ ئەگەر بیت زمانی دووەم و سێم ناچاری بکەیت کە فێربێت تاسیر لە فێربوونی زمانی دایک دەکات بە جوانی فێرە زمانی دایک نابێت ئەو کاریگەریەشی هەیە. بەڵێ کەواتە تا زمانی دایک بە پاراوی نەزانێت ئەستەمترە زمانێکی دیکە فێر ببێت. بەڵێ کاتی خۆی لە خۆڕانە بوو ئەگەر ئێمە بە بیرمان بێ لە زمانی ئێمە فێربوونی زمانی دووەم ئینگلیزی و ئەوانە لە پۆلی پێنجەمی سەرەتایی دەستی پێ دەکرد. پۆلی پێنجەم دەکات تەمەنت دەکاتە 10 ساڵ کەواتە لە سیستەمی پەروەردەی عێراقی کۆن لە خۆڕایی دانەندرا بوو کە لە پۆلی پێنجەمەوە دەست بە فێربوونی زمان بکەیت. دراسە کرابوو ئەو دراسەیە و کاری ئەو دوو کاریگەریە یەک لە ڕووی سایکۆلۆژی و مناڵەکە ماندوو نەبێ مناڵی خۆی بکە دووش کاریگەری لەسەر زمانی دایک نەبێ زمانی دایک باش فێر بێ ئەو زمانیشتر فێر. باشە فێربوونی زمانی دووەم و زمانی سێم ینی زمانی زیاتر
چۆن هاوکار دەبێت لە ڕەخساندنی هەلی کاری زیاتر؟ بەڵێ هۆکارەکانی فێربوونی زمان کە خەڵکیی زۆر ئەمڕۆ دەیانەوێت فێری زمان من یەک لە هۆکارە سەرچیەکان ئەوەیە هەلی کاری باشتر دەڕەخسێنێ. ئێستا ئێمە گەر باسی کوردستان بکەین کۆمپانیای نێودەوڵەتی زۆر لە نێو کوردستانە هەتا کۆمپانیا خۆماڵیەکانیش بڕۆ ڕێکلامەکانیان بخوێنەوە یان کاتێک ئاگاداری بڵاو دەکەنەوە بۆ هەلی کار یەکەمین شت دەنووسن وا چاکترە زمانی عەرەبی یان زمانی ئینگلیزی بزانێت لەبەرەوە بەڕاستی کاریگەری ڕاستە خۆی لە ناو وڵات بۆ وەرگرتنی هەلی کار هەیە ئەوە جگە لەوەی کە ئەگەر مرۆڤەکە بێوێ سەفەر بکە بۆ دەرەوەی وڵات لە دەرەوە کار بکە ئەوە هەر دەبێت زمان بزانێت. هۆکاری دووەم کە خەڵک زۆر حەزی لێ فێرە زمان بێ لە سەرەتای بەرنامەکە باستان کرد گەشت و کۆچکردنە خەڵکێکی زۆر بە مەبەستی گەشت جاو گەشتە بۆ ماوەیەکی کورد بێ یان مەبەستی ئەوە بێ بمینێتەوە لە وڵاتە دەیەوێ فێرە زمان بێ جگە لەوە هۆکارێشترەوەیە لە ڕووی زانستی و معریفەوە ئەو کەسانی کە زمانی زیاتر دەزانن زانیاری و معریفیان زیاتر دەبێ سەرچاوەی وەرگرتنی زانیاریان زیاتر دەبێ بە تایبەتی بۆ خوێندن و خوێندنی باڵا ئەوڕۆ دەبینین ئەگەر بێی تۆ لە خوێندنی باڵا باسی زمان بکەی ئەگەر زمانی ئینگلیزی نەزانی سەرچاوەی زانستی باشت باشە ئەگەر وا بێ دکتۆر تەمەەن وتمان لە مناڵیەوە زۆر گرنگە فێر بێ بەڵام کەسێک هەیە سەرەکەی حەزەکە بخوێنە زیاتر دکتۆراوار بگرێت یان زیاتر بچێتە پێشەوە تەمەەن ئەتوانێت لەو تەمەنەیە فێری زمانی دیکە ببێت یاخود مێشک توانای ئەوەی هەیە بەپێی توێژینەوەکان لە هەموو تەمەنێک مرۆڤ دەتوانانی فێری زمان بێ بەڵام لەوەیە لە تەمەنێکی گەورەدا پرۆسەکە پێویستی بە کاتی زیاتر بێ لە منداڵی و لە گەنجی زووتر فێر دەبێت بەڵام لە پیری لەوەیە کاتی زیاتری بێ ئەگەر نهیست تەمەنێک دیاری نەکراوە کە بڵێ لێرەوە تۆ ناتوانانی زیاتر فێرە زمان بێ. زۆر باشە کاکتۆر ینی ئیزافن لۆ هەر لەسەر ئەم بابەتە مەسەلەن بۆ کەسێکی بازرگانیش تەنانەت ئەگەر پیشەی مامۆستای زانکۆ و مامۆستا و بابەر پەیوەندی بە فێربوون و پەروەردە و بە خوێندنی باڵاوەش نەبێت پیاوێکی بازرگان هەر پێویستی بە فێربوونی زمانی زیاتر هەیە تۆ دەتوێت بازرگانی لەگەڵ کەسێک بکەی زمانەکەی لە تو جیاوازە یعنی دەمەوێت پرسیارەکەم بەم شێوازە بکەم هەبوونی خۆت کە ڕاستەوخۆ قسە بە زمانە دەکەی لەگەڵ وەرجێڕێک چەند جیاوازی هەیە؟ زۆر جیاوازە تەبعاً قسەیەک هەیە کە لە ئینگلیزیەوە دەڵێ وەرجێڕ خائینە مەبەستی ئەوەیە خائینە ناتوانێت بە تەواوی پەیامەکە بگەێنێ هیچ وەرجێڕێک چەند بەتوانا بێ ناتوانانی کە دەقێک تەرجەمە دەکات سدەخەکە شەفەوی بێ یان بەنووسین بێ ناتوانانی مەبەستی ئەو کەسێکە قسەی کردویان ئەو کەسەی نووسیوێتی 100% بگەێنێ ئیلا شتێکی لێ دەگۆڕێ لەبەرەوە بەڕاستی خۆت زمانەکە بزانی لە ڕووی بازرگانیشەوە زۆر سوودی هەیە لەوەی کە تۆ لە ڕێی وەرجێڕێکەوە پەیوەندیەکانت بکەیت. باشە دکتۆر لە قسەکردنە دوو جۆر قسەکردنمانەیە هەندێک کەس هەیە تەنیا قسەکە هەندێک کەس هەیە ڕەوان بێژە جوان بابەتەکە تێ ئەگەێنێت ئەوانەی کە دوو زمان ئەزانن یان دوو زمان زیاتر ئەزانن ئەو توانایان باشترە بێت یاخود ئەو توانیان لە دەستدەن ئێستا هەمانە زۆر ناتقە لە قسەکردن کەچی لە زمانێکی دیکە بەو شێوەیە نییە یان بە پێچەوانەوە کاریگەری هەیە دوو زمانیا سێ زمان خۆی مرۆڤ ئەو زمانێک کە یەکەم زار فێر دەبێت جا زمانی دایک بێ یان زمانێکی بێگانە بێ لەوەی زیاتر دەتوانی خۆی دەرببڕێ لە زمانەکانی تر زیاتر پێویستی بە کاتی زیاترە بەوەی بتوانێت خۆی دەرببڕێ ئەو کەسانێک کە سێ زمان دەزانن و چوار زمان دەزانن کاتێک تووشی حاڵەتێکی زەخت و سترێس دەبن دەگەڕێنەوە سەر زمانی ئەسلی خۆیان یەکەمیان لە زمانی یەکەمیان باشتر دەتوانن بیر بکەنەوە. ئێستا بۆ نمونە دکتۆر جەنابەت لە نێوان قسەکان تا وشەی و تدوشەی سکڵ نازانم چی بێ ئەوێت بۆ نمونە بەک باسیشمان کرد ڕەنگە من و هاوکارم هەکاریش هەمان شتمان بەسەرا بێت لەو کاتانەیە ئەگەڕیتۆ سەر زمانی کوردی وانیا ئەگەڕێتۆ سەر زمان ئەستێکە بەڵام بەداخەوە ئێمە زۆر سەرچاومان لە بەردەستانیە زۆر جار ناچارە بین بە حکمەوەی کەوتمان لە جوگرافیای شوێنەکەمان وا هەڵکەوتووە زاڵ بووە فەرهەنگی فارسی فەرهەنگی عەرەبی فەرهەنگی تورکی بەسەرمانەوە پێت وایە ئێمەی کورد لە فێربوونی زمان زۆر خێراترین لەگەڵ خەڵکی دیکە ئەوە شوێن جوگرافیای ئەو شتە دروست دەکات ئاوامان لێبێ زمانی دایک کاریگەری هەیە لەسەر فێربوونی زمانی دووەم و سێم لە یەک لەوەی کە زمانەکەی تۆ زمانێکی ئینتەرناشناڵ نییە دووەلی نیە ناچاری تۆ زمانی تر فێربی بۆ نمونە ڕاستە کوردی زمانی شیرین و زمانی دایکی خۆما خۆشمان دەوێ بەڵام بمانەوێ نەمانەوێ زمانێکی نێودەوڵەتی نییە بۆیە تۆ ناچار دەبی نەک هەر لە دنیا لە ناو عێراقیش تۆ پێویستت بە عەرەبی هەیە لە دەوروبەرت پێویستت بە تورکی و فارسی هەیە
کە دەچێت حاڵەتی نێودەوڵەتی پێویست بە زمانی ئینگلیزی هەیە بەلایانی کەمەوە لەبەرەوە هەندێک زمان بڵێ من کەسێکی ئینگلیس پێویستی بەوەی نیە زمانی دووەم وسییان فێر بێ لەبەرەوەی کاتێک کە دێ سەفەر دەکات هەتا بێت ئەگەر بێتە خەلیجش بێتە کەنداوی عەرەبیش خەڵک لەوێ هەموو بە ئینگلیزی قسەی دەکەن بچێتە هندستان خەڵک بە ئینگلیزی قسە دەکات لەبەرەوە پێویستی بەوە نییە بەڵام کەسێکی کورد پێویستی بەوەی هەیە کە دوو زمان و سێ زمان فێر بێ ئەوەش لەوەیە کاریگەری نێگەتیڤیشی هەبێ باسی ئەوەت کرد کە مەسەڵەن زۆر جار ئێمە لەبەرەوەی من دراسەم بە ئینگلیزی بۆ لە سەرەتاوە ئێستا گەڕام بە دوای کەلیمەیەکی کوردی بۆ سکل نەمدۆزیەوە کاریگەری خراپی فێربوونی زمانەکانی ترە لەسەر زمانی دایەک لە سەرەتا باسمان کرد دەیڤد کریستال پرۆفیسۆرێکی ئینگلیزیە کتێبێکی هەیە لانگویج دێث مردنی زمان هۆکارێکی سەرێکی ئەوەیە کە تۆ زمانەکانی تر دێن ئەو زمانە دەکوژن بۆ نمونە زمانی ئینگلیزی چەندی زمانی کوشتووە تۆ ئەگەر سەیری خەڵکی ڕەسەنی ئەمریکا بکەی پێش ئەوەی خەڵک لە ئەوروپا و بەریتانیا و بچێتە ئەمریکا چەندین قەبیلە و زمانی تایبەت بە خۆیان هەبوون لە ماوەی چەند سە ساڵێک ئەو زمانانە هیچی نەمان هەمویان زمانی ئینگلیزی شوێنی گرتنەوە ئەوە لەو کتێبەیە باسی هۆی دەکەم مردنی زمان کتێبێکتر هەیە بە ناوی لانگویج جینۆسایدکردنی زمان هەروەکو چۆن مرۆڤ جینۆساید دەکرێت لە ڕووی جەستەییەوە لە ڕووی کەلتوری زمانیشەوە دەکرێت زمانەکان جینۆساید بکرێن و هۆکاری سەرچیش ئەو زمانە باڵادەستانەیە کە لە دنیا هەن بە تایبەتی زمانی ئینگلیزی کە دێت شوێنی ئەو زمانانە ئەو کە زمانی کەمەنەتەوەکان دەگرێتەوە و لە ناویان دەبا لە دراسەیەکدا دەڵێ لەو 6,000 هەتا 7,000 زمانی ئێستا هەیە تەوەقع دەکرێت لەم سەدەیە لە سەدەی 21ەم تا کۆدایی ئەم سەدەیە تەنها 600 زمان ببینێتەوە ئەوی تر هەمووی لە ناو بچی بەهۆی باڵادەستی زمانە گەورەکان زمانە نێودەوڵەتی زۆر باشە کاکتۆر باس لە بابەتێکی زۆر گرنگ دەکرد بابەتی جینۆسایدکردنی زمان یا خود نەمانی زمان لە ناوچوونی زمان چۆن بتوانین لە کاتێکدا فێری زمانی دیکە دەبین و زمانی ئەم وڵاتە ژەرەم شوێنێک کە تێدا دەژین لە ناو نەچێت بەڵێ وەکو باسم کرد نزیکەی 7,000 زمان ئێستا لە دنیا هەیە دەیڤد کریستال لە کتێبەکەی بە ناوی The Future of Language ینی داهاتووی زمان باسی ئەوە دەکات کە مەترسی ئەوە هەیە لە 100 ساڵدا لە سەدەی 21ەمدا یان تا کۆتایی ئەم سەدەیە تەنها 600 زمان ببینێ ئەوانی تر هەمویان لە ناو بچن بەهۆی هەژمونی زمانە نێودەوڵەتیەکانی وەکو ئینگلیزی و زمانەکانی تر لە هەموو وڵاتێک پلانی زمان هەیە لە حکوومەتەوە لە وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵا ئەو وەزارەتانەی پەیوەنددارن ئەو پلانە جێبەجێ دەکەن پلانی زمانەوە یا چۆنیەتی پاراستنی زمان زۆر گرنگە کە لە قوتابخانە ڕاستە ئێمە باسی ئەومان کرد زمانی ئینگلیزی گرنگە زمانەکانی تر گرنگن بەڵام زۆر گرنگە سەرەتا زمانی دایک بپارێزرێ ئینجا دەست پێ بکرێ بە ئەوەی زمانێکی تر فێر ببی و نەک تەنها لە ناو قوتابخانە و لە ناوەندەکانی خوێندن بەڵکو لە دەرەوەش تەماشای ڕێکلامەکان بکەیت تەماشای قوتعە بازرگانیەکانی دوکانەکان بکەیت زۆر گرنگە کە بە زمانی دایک بێ بۆ پاراستنی ناسنامەی نەتەوەی و ئەو زمانانەی بەڕاستی کە قسەکەریان هەیە و ڕیکۆردی مێژووییان هەیە ترسی لە ناوچوونیان کەمترە هەندێک زمان هەیە ئێستا قسەکەری نەماوە لە دنیا بۆ نمونە لاتینی هیچ کەسێک نییە بڵێ من زمانی دایکم لاتینیە بەڵام لەبەرەوەی لە مێژوودا زمان بووە و نووسین و ئەدەبیات و فەلسەفەی زۆر پێنووسراوەتەوە ئێستا قسەکەرێکی لەسەر دنیا نەماوە بەڵام هەر زمانێکی زیندووە چەندین دەستنووس هەیە بە زمانی لاتینی ئێستاش کاری لەسەر دەکرێت خەڵکێک هەیە زانای وا هەیە کە دیراسات لەسەر زمانی لاتینی دەکە خۆی فێرە لاتینی کردووە کەسی لە ژیانی ڕۆژانە پێویستی بێوە نیە بەس بۆەوەی دراسە لەسەر ئەو زمانە بکە لەبەرەوە زمان ئەگەر کاری لەسەر بکرێ پلان هەبێ بۆ پاراستنی دەکرێت بەپارێزن بەڵێ دکتۆر وێرا ئەوەی کە ئێمە سوپاسی جەنابتەکەین کە ئەم بەیانیە میوانی ئێمە بووی دکتۆر کاوە شێوانی پرۆفسۆر دکتۆر کاوە شێوانی لەگەڵ ئەوەشە دیسانەوە جەخت دەکەینەوە سەر ئەوە کە ئێمە بە درێژایی مێژوو بە جۆرەها شێواز جێنۆسایدی گەلی کورد کراوە هەر لە زمان و نەتەوە و بە جلوبەرگ و بە کولتور و بە هەموو شتێکیەوە بۆیە تا ئەتوانین بە دەست بە زمانی دایکەوە بگرین قەینا لەگەڵەوە شافێری زمانی دیکە ببین ئێمە سوپاسی جەنابتەکەین کە هاتی لەگەڵمان بوویت سپاس دەکەین